مامۆستا سۆران پسپۆری کارگێڕی کارم سەرۆکبەشی کارگێڕی کار لە زانکۆی نۆڵج. طبعاً بەشەکەمان کارگێڕی کارە و ئێمە قوتابی ئامادە ئەکەین بۆ ئەوەی لە بازار کاری دەستکەوێ و هەموو بابەتەکانمان بە گوێرەی بازاری کار داڕشتووە و بۆ ئەوەی لە زانکۆی ئێمە دەرچوون یەکسەر کاریان دەستکەوێ. چکە ئێمە لێرە بە شێوەیەکی نەزەری فێریان ئەەکەین هەمان شتە کە لە بازار هەیە کە تەخەڕوجیان کرد ئەو کاتە ئەچن لە بازارە بە ئاسانی کاری خۆیان دەست ئەەکەوێ و دائیمەن ئێمە چاودێری بازار ئەەکەین هەر بابەتێکی گرنگ بێتە بازارەوە بە شێوەیەکی پراکتیکی بەکاری بێنن لە بازار. ئێمە لە هەمان کاتە هەموو ساڵێک دەرسەکانمان زیاد ئەەکەین بە گوێرەی بازار و قوتابیان ئێمە ئەتوانن لە هەموو شوێنێک کار بکەن چونکە بەشی کارگێڕی کار هەموو دام و دەستگایەک هەموو کۆمپانیایەک هەموو شوێنێک لە بچووکەوە هەتا گەورە ئەتوانن دابمەزرێن و بەشێکە لە سەرانسەری وڵات زۆر گرنگی پێ ئەدرێ و لە داهاتووشە زیاتریش گرنگی پێ ئەدرێ. التدريسي سيف قدامة يونس، مدرس مساعد كلية العلوم الإدارية قسم إدارة الأعمال جامعة نولج. نحن في قسم إدارة الأعمال نعمل على استقطاب الطلبة في هذا الاختصاص اللي هو إدارة الأعمال، يعتبر اختصاص كلش مهم وحيوي في كافة دوائر المؤسسات الحكومية وإدارة الأعمال، لأن هذا إدارة الأعمال هي يعتبر الأساس في إدارة المؤسسات وكافة الموارد المنظمة، إن كانت موارد مالية، موارد بشرية وتنظيمية. وأيضا نعمل على تطوير مهاراتهم في كافة المجالات من حيث المواد اللي راح يدرسونها في مراحل الأربعة، وأيضا تخصص المواد اللي هي راح تشمل الإدارة بالتحديد وأيضا المواد المحاسبية. نحن كطلاب في قسم إدارة الأعمال في جامعة نولج لجأنا لهذه الجامعة وذاك بسبب ضعف القطاع العام، ساعدتنا الجامعة بأن هناك الفرص الجيدة والمتوفرة في القطاع الخاص، وبعد التخرج من الجامعة هناك فرصة في التعيينات في الشركات الخاصة والعمل في مجال قسمنا قسم إدارة الأعمال. ئێمە قوتابیانی خوێنکاری بەشی کارگێڕی کار لە زانکۆی نۆڵج ئەو بەشەمان هەڵبژاردووە بۆ یارمەتیدانمان زیاتر لە مستەقبەل لە داهاتوومان کەوا زیاتر ئیشەکانمان بە جوان ڕێک بخەین، زیاتر فێر بین کەوا کۆ چۆن کاتەکانمان ڕێکخوێنەوە دواتر زۆر ئیسفادەی دەبێت و زۆر ئیسفادەی باشی دەبێت لە مستەقبەل لەبەرەوەی زۆربەی شەریکاتەکانی ئێستا کە ئەگەر تەماشا بکەین زیاتر احتیمام بە کارگێڕی دەدەن و قسمی کارگێڕی کار بە تایبەتی لە زانکۆی نۆڵج یارمەتیمان دەدات کەوا لە داهاتوودا هەر شەریکێک پێویستی لۆنە بە HR بیتن، پێویستی بە محاسب بیتن، پێویستی بە یەکێک بیکەوە کارگێڕی کارەکانیان لە بۆ بکەنەوەتە ئۆپەرێشن مانەجەریان بیتن یانەوەتە لە قسمی مارکتینگ بی ئەلمیم هەر کامێکیان بیتن. زانکۆی نۆڵج قسمی کارگێڕی کار زۆر یارمەتی دەدات.